قەرارێک دەرچووە بە مەبەستی ناتوانین بڵێن قەدەغەکردن بەڵام ڕێگریکردن لە شێوازی بەکارهێنانی یاخود ڕێخستنەوەی شێوازی بەکارهێنانی ماتۆری جیسکی کە لەم سنوورەیە بە ڕێژەیەکی زۆر بەکارێت. دیاران بڕیارە کە دراوە بە دەستخۆشی لە جەنابی قایمقامەکەین کە دوا بە دوای داواکارێکی زۆری هاوڵاتیانی ئەم سنوورە و گەشتیاران ئەم بڕیارە دراوە ئەویش بە هۆکاری ئەوەی کە ئەو ماتۆڕانە دەبنە هۆکار بۆ خنکانی هاوڵاتیان و دروستکردنی شەپۆل و هەروە حاڵەتی پێکدادان دروستەکەن لەبەرەوەی خێرایەکی زۆریان هەیە. دیارە جەنابی قایمقام هەستاوە بە دانانی کۆمەڵێک ڕێکار بۆ بەکارهێنانی ئەم جیسکیانە ئەوەی کە لێرە زۆر خەڵک ڕەنگە گلەی هەبێ یان ناڕازی بێ لێی ئەڵەن کە بە تەواوەتی قەدەغە کراوە نەخێر قەدەغە نییە بەڵام تەنها ڕێخستنەوەی شێوازی بەکارهێنانەکەیەتی لە پێناو سەلامەتی گیانی ئەو گەشتیارانەی کە ڕۆکەن ئەم سنوورانە و خودی ئەو کەسەش کە ماتۆڕەکە بەکارێنێت چونکە لە ماوەی ئەم ساڵ دو ساڵ کە ئێمە لێرە کارەکەین چەندها حاڵەتمان هەبوو خۆیان غەرق بوون خۆیان تووشی پێکدادان بوون